کاک فەز برایەک دنیایەکە زۆر گۆڕایە ئێمە ناتوانین لەگە هەموو کەسە شتێ بکەن ماشەڵای لێ کچەکەین بۆ بە شەڕەف و بە ناموسە وایاننا ئەلحەمدولیلا ئەمنیش هەبووینم ئەوە تەخوا گەلە زۆریدا ئەنگۆ بەس دەوتان بکەنەوە چەندی برێ پارەتان دەدوێت کاک عەباس نەکوڕەکەین بۆ بەڕاستی گریمەی شکان تۆ ڕەبووین بەڕاستی قەت شتی وام لێتێ لە ماری خۆت لەو شتانە مەکەوە ئیهانەت بکەن بەڕاستی ئەو ئیهانەکردنە بگرە و 50 وەرەقەیە بگرە کاک عەباس ئەوە زۆر کەمە بەڕاستی ئەو 50 وەرەقە برە فازی ئەوە ئیدونیەیە کچەکەتە ئەمە حسابی تووشم کردیە باشە بگرە ئەوەش 2 دەفتەر لە بۆ تو وەڵە بەس ئەتوو کاک عەباس ڕەکە جنێ دەینی وەرە سەلام ئەتوو بڕۆ کچەکەی خۆت حازر کە ڕازی بکە ئەمنیش کوڕەکە عەیدیم کاکە لە ئێستا ڕا پیرۆزە باشە ئەم کچەکەی خۆم ڕازی دەکەم حساب بکە بوو یاڵڵا باوکە دانیشە کچم کچم ماڵی کاک عەباسی خۆمان ماڵەشی باشن خانەدانن ناسراون ئەو هەدیە لۆ ڕەوا کردی ئەوە چییە؟ یعنی باوکە تۆم بە پارە دەفرۆشی؟ کچم بە پارە نافرۆشم ئەو 50 وەرەقەیە گوتی پێشکەشی بیتن دوایە کچمە تلو ها خراپ تێگەشتی بە خۆت دەزانی مەسەلە کەی بالۆت بجێڕمەوە کاتی خۆی پیاوە کەبوو کچە بوو کچەکەی بە فەردە پیازێک بە شوودا کات هات و ڕۆیش زاوا کە هەموو ڕۆژە چینەچی لە بووکەی دەدا وای لێ هات بوو ئیهانەی دەکرد ڕۆژەچیان باوکی بووکە ڕاست زەفتی کرد گوتی حتا 100 مسقال زێری لۆ نەکڕی نادەمەوە وای لێ هات زاوا کۆران بە کۆران دەگەڕا قەردی کرد مڵک و ماڵی فرۆش 100 مسقالی لۆ بووکەی کڕی ئەو جەدایەوە جوان تێبگە لە من کە دایەوە خەڵک لیان پرسی ئێستا لەگە بووکەی کوی گوتی وەڵڵاهی ئێستا لە سەربی خۆمی دادنێ ئێگوتیان هەر ئەو بووکە بوو پێشترین لێت دەدا گوتی کاتی خۆی قیمەتی ئەو بووکەی 1 فەردە پیاز بوو بەڵام ئێستا قیمەتی ئەو بووکەی 100 مسقال زێرە کچم مارەکی باشن زێڕت لۆ دەکەن خانی بەتەنێ لۆ دەگرێن خزمەتت دەکەن لەوان باشتری بەدەست ناکەوی باشە باوکە ئەو چیرۆی کە جێڕاتەوە چ پەیوەندی بە مەوزۆی ئەمەوە هەیە زۆر پەیوەندی هەیە کچم بە خۆت دەزانی ئەوڕۆ پارە هەموو شتەکە ئینسان پارەی نەبیتن هیچ بەهایەکی نییە بە خۆت دەزانی ئەمنش پیر بوومە و تەمەنم ڕۆیشت دەمەوێت ئەتوور بە شوێنی خۆت دابڕۆی هەندێک کەس هەن بەس بە پارە و غەرامە و تاسوورکردنەوە دەبن بە مرۆڤ ئێستا تۆ دەتەوێت من بە پارە بفرۆشی نەخێر کچم ناتفرۆشم ئەتوو بەجێی بابی خۆت بکە قازانز دەکەی ئەتوو پێ دوایە ئەم خراپەی توم دەوێتن ئەم خراپەی توم ناوێت دەمەوێت جێ و ڕێت خۆش بیتن بەس باوکە من حەزم لێ بمێنمەوە بە سوود من بە پارەی نەدەی نەخێر کچم وەڵڵا بە پارەت نادەم بە خۆت نابینی چەند کچ ماینەوە هەر دێنە داخوازی و مێردی ناکەن دێنە داخوازیان و مێردی ناکەن کێشە نییە با بمێنمەوە کچم نابی کەس نایی بمینێتەوە کەس وەکو گورەکی وایە ئەگە کاتی خۆی لێی نەکەیەوە ئەو گورە سیز دەبی تێگەشتی بەس ئەو کوڕە منی خۆش ناوێ کچم ئەوە بابی گوتی ئەمە ڕازی دەکەم یعنی ئەوە مشکلی خۆتیان باشە بابی ڕازی بوو ئەی براکەم چی براکەت عایدی من ئەدیم بابت نیمە هەتا ئاخر دەقەی لەگەرتم کچم پشتت بەرنادەم ئەتوو جێ لە من بگرە قازانز دەکەی تێدەگەی بابا تکایە پشتم بەرمەدا کچم هەتا ئاخر هەناسە لەگەرت دەبم لە هاواریش مەترسێ بەخۆم ڕازی دەکەم ئەمیر جان دەیە کوڕم بڕۆ بزانە بابەت دیشی پێێتە بەستا چۆستاچ وەرە بێکەر وەرلەگەر بن
بابا جەماگت کردبووم چی بۆ با بۆگری نازانم کوڕم ئەتوو لەوا لە من دەکەی ئاژەڵ بە ئاژەڵاتی خۆی داک و بابی خۆیان خۆش دەبێت دەست سەردا پیاو کوش ڕێز لە قسەی داک و بابی خۆیان دەگرن هەمن تێناگەم ئەتوو لۆ ڕێز لە قسەی من ناگری کوڕم دەترسێ بابا ڕۆژێک چەندێک لێمدا و بمرم خوا نەکە بابەت خوا قسانە مەکەی شڵا چی بێنە چی بێ بابا جان چیت بێ منەوەت بۆکەم کوڕم ئەمن چم لە تو دەوێت دەبێ ژنی دووەم بینی منداڵت ببینم پێش ئەوەی ماڵاوی لەو دنیایی بکەم ئەو ماڵی ئاوەدام کەوە بۆم بەسەر چاو ژن دێنم هەموو شتێ بەدڵی تۆرە بەسەر چاو بەس بەیەک مەرجە لەسەرەوە ڕێکەوتمووی لەسەرەوە ببینێتەوە باشە کوڕ خۆم غەمی هەندێک نێبی هەرچت بێنوت دەکەم بەس کوڕم ئەو جارش شەرمەزارم نەکەی باشە خەمن نەبێ بابە چیت بێ منەواکەم بەسەر چاو وەرە کوڕی خۆم بانە بابا الحەمدلله بەس خەفەت مەخۆ الحەمدلله کوڕی خۆم بابا خەفەت مەخۆ باشە قوربانە بم هەتا تو ژنی دووەم بینی ئەم غەمی ناخۆم تۆ بە زووترین کادێنم بابا جان بەس ئێستا من نەبێ بڕۆم دواتر ئەتبینەوە باشە بڕۆ کوڕی خۆم بڕۆ خدا و پێغەمبەر بتپارێزی بڕۆ